پیرۆزبایی خۆم ئاراستەی هەموو پیاوانەکەم بەڕاستی باشە لە چاو ئەوەی کە ئێمە ئەیبینین پیاوان مافیان پارێزراوە پێویستە زیاتریش بپارێزرێ و پیاوانیش هاوکاری ئافرەتان بن زیاتر. پێت وایە ئاسی توندوتیژی لایەن خانمانەوە بەرامبەر بە پیاوان بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ لە تێنەگەیشتن نەگەڕێتەوە چونکە ئەگەر ئەوان لە یەکتری تێبگەن ئەگەر ئافرەتیش لە پیاو تێبگا ئەبێ ئەوە بزانێت کە پیاو قەڵایەکە لە پشتی ئافرەتەوە پیاوی باش داڕوان. پێت وایە دەبێت مامەڵەی خانمان لەگەڵ پیاوان چۆن بێت؟ پێویستە مامەڵەیان لەگەڵ پیاوان تۆزە چونکە بە ئام پیا و تۆزێ چۆنەڵێ ئەچێتە دەرەوە و هیلاکە بێ و زیاترە چەند ئافرەتیش هیلاکە بێ بەڵام لە کلتوری کوردەواری ئەمە واڵین پێویستە زیاتر مڕاعاتی پیاوەکان بکەن و پیاوانیش ئەو مڕاعاتانیان لەبەر چاوا بێ. تا چەند هاوسەنگی ڕاگیراوە لە نێوان ژنان و پیاواندا تا چەند پیاوان مافی ئافرەتیان پاراستووە بە پێچەوانەوە ئافرەتان مافی پیاوانیان پاراستووە پێ ئەم هاوسەنگیە دروست بووە؟ خۆشبەختانە ئێستا باشە ئێستا مافیان پارێزراوە ئافرەت باشن لەخوا بەزیاد بێ.